خۆشەویستان جارێکتر سڵاوتان لێبێ دوایین تۆر و گفتوگۆی ئەمڕۆژمان تایبەتە بە بەڕێوەچوونی تایکواندۆی کراوە واتە پاڵەوانتیەکە بۆ دووەم جار لە شاری هەولێری خۆشەویست بەڕێواچێ بۆ لاوان و تازە پێگەیشتووان و لە هەمان کاتیشە ئەم پاڵەوانێتیە ژمارەیەکی زۆر یاریزانی لە خۆی کۆکردوەوە کە بتوانن چێبڕچێ بکەن لەسەر نازداوەکان بە خۆشحاڵیەوە ئێمە لە شاری سلێمانیەوە دوان لە یاریزانەکان کە خانمن جێگەی دڵخۆشیە توانیوانە نازداوی یەکەمی بەدەست بێنن ئەمیش بە هەوڵ و ماندوێتی بێکومان مامۆستاکەی و ڕاهێنەرەی کە لەگەڵیانایەوە لە هەمووشی گرنگتر ئەوەی کە خێزان چەند پاڵ پشتیانەکە بتوانن ئەمان هەم وەکو خوێندن بتوانن سەرکەوتوو بن هەم وەرزشێکی هەڵ بشێنن کە بتوانن خۆیانیتیا بینەوە توانەکانی خۆیانیتیا بخەنە گەڕ بۆیە ئێمە هەمیشە لە پرۆگرامەکەی خۆمانەوە بە گرنگی سێریان بابەتاناکەین بۆ ئەوەی کە بێتە هاندانێکی باش هەم بۆ یاریزانەکان هەم بۆ ڕاهێنەرەکان بتوانن ئاستێکی باش پێشکەش بکەن و هەر لە تەمەنێکی مناڵیەوە خۆیان لە بوارێکی وەرزشایە و لە بوارەکانی ترا ببینەوە بۆیە ئەمڕۆ گفتوگۆ لەسەر پاڵەوانێتەکەکەین و بزانین تۆن ئەمان توانیانە بەشدار بنەوەیش بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا ئارام محەممەد ڕەسوول ماستەر لە تایکواندۆ هەروەها هەردوو خاتون کە توانیانە پلەی یەکەم بەدەست بێنن خاتوواری سەلاح و لیا ئارازە زۆر زۆر بەخێر زۆر سپاس مامۆستا ئەمە دووەمین جاران پاڵەوانیتیە کە بە تایکواندۆی کراوە ناسراوە لە شاری هەولێر دەکرێتەوە ئەم ساڵ ئێوە چۆن توانیتان بەشدار بن و بە چەند یاریزانیش بەشدار بن ئێمە ئەم ساڵ لە ڕاستیە بەڕێز دکتۆر مەحموود و مامۆستا شایان ئەم پاڵەوانیتیان بڵاو کردەوە ئێمەش بە حکمەوەی کە وەک کاری هەمیشەیی کە ئەم یاریزانانە لای ئێمە تەمرینەکەن و پەرە بە توانەکانی خۆیان دەدەن کە ئەومان بینی وتم ئێستا کاتی وەیە کە ئێمەش ئەم یاریزانانە بەشداری پێ بکەین لەم پاڵەوانیتیە پاڵەوانیتیەکە لەسەر ئاستێکی زۆر زۆر باش بەڕێوە چوو بە واقعی ئەلکترۆنی ڕۆیشت و چەندین یاریزانی تیا بەشدار بوو و ئێمەش هەستین بە پێش بتوڵەکان ئێمە پاڵەوانیتیەکان ئێمە هەڵەستین ماسکە تەدریبیەکەکەین بۆ یاریزانەکان بۆی توانای خۆیان جێگیر بێت و بتوان لەو پاڵەوانیتیە نەتیجە و ئەنجامی باش بەدەست بێنن ئیترەوە بوو ماسکە تەدریبێکمان کرد و ناومان ڕێجستێر کرد بە خۆم و یاریزانە بابن چون بەشداری و پاڵەوانیتیمان کرد لەخوا بەزای نەتیجەیەکی زۆر زۆر باشمان هێنا لەسەر ئاستی پاڵەوانیتیەکە هەر بۆ کچان بووەمە بۆ کوڕانیشە کچان و کوڕان و پێشکەوتوان و لاوانیش ڕۆژ دوو ڕۆژی خیان پاڵەوانیتەکە ڕۆژ یەکەمیان بۆ لاوان بوو سپاس بۆ خواتوانیمان ئاستێکی زۆر باش بەدەست بێنین پلەی دووەم بەدەست بێنین لە لاوان ڕۆژی دووەمیان متەقەدیمین بوو لە کچان توانیمان سپاس بۆخوا پلەی یەکەم بەدەست بێنین کە سێ یاریزانمان بەشدار بوو سێکان پلەی یەکەمیان بەدەست زۆر باشە دەستان خۆش بێ غاریگیان بابینە لای تۆ بەخێر بن سەر چاوان پیرۆزرایتان لێ یەکەین تۆ باسێکی ئەوم بۆ کا بزانم کە بەشداریان پاڵەوانیتیەتان کردووە تۆ پلەی چەنەمت بەدەست هێنا و هەروەها پێشم بڵێ چۆن ساڵە سەرقاڵی تایکواندۆی سەرەتا زۆر سپاس بۆ ئەم پرۆگرامە بێمەتان بەخشی ئەم کاتی بێتان بەخشیەوە من پلەی یەکەم بەدەستێنە ئەمە دالیای لە من کە هینی ئەو پاڵەوانێتیەوە لە کۆی چواریاری پلەی یەکەم بەدەستێنە لە پاڵەوانێتیەکە سپاس بەخوا یعنی ئەو فەزڵی خوای گەورەیە من توانیم ئەو پلەی بەدەست بێنم زۆر سپاس چەند ساڵە سەرقاڵی تایکواندۆی ماوەی هەر ساڵە خەریکی تایکواندۆ هەر ساڵە هەر لەگەڵ مامۆستا ئارامە دەست پێ کرد ئەرۆڵا هەر لە سەرەتا لەگەڵ مامۆستا ئارام بووم سپاس بەخوا هەر لە کۆنەوە لە پشتم بوو دەستان خۆش بێ چینە لای لیاخان زۆر زۆر بەخێر بێ بازم ئەم پرسیاری لاەنەر بۆ تۆش هەر بەگوکو یەک دەستیان پێکرەوە نەر ساڵیشە بەردەوا من پێم بڵێ ئەم وەرزشە تا چەند سوودی بە تۆ بەخشیوە تۆ تا چەند حەزت لێتی کە ئەوەتەیە بەردەوامی مامۆستا ماژەی بۆ یاکەوە نەک لەسەر ئاستی هەرێمیش لەوانی لەسەر ئاستی عێراقیش پلەیەکی باش بەدەست بێن وەکو خۆت تا چەند خۆت لە وەرزشە بینیتەوە من کە هەر ساڵە وەرزشی هونەری تایکواندۆ دەکەم کە لە 2010ەیە تا ئێستا چەندەها پلەی یەکەمین بەدەست هێناوە کە طبعاً ماڵەوە و مامۆستاکەشم هاوکارم بووە و ئەوەش هیچ کە فەزڵی خوای گەورەیە من وەکو خۆم کە لەوەی لە مناڵیەوە خەریکم حەز و خولیایەکی زۆرم بۆ ئەم وەرزشە هەیە یعنی بە جۆرێک لە کاتی خوێندنیشە هەر بەردەوامم لە تەمرینکردن و پاڵەوانێتیەکان بەشداری چەند پاڵەوانێتی کردوتە ئێستا وەڵای ئەوە زۆر بە هەموو پلەی باشە بەدەستێنەوە چۆن خۆت ئامادەکی بۆ پاڵەوانێتیەکان لە کاتێک مامۆستاران پێتانەڵێ ئەوە لە فڵان کاتە پاڵەوانێتیەکمان هەیە چۆن مەشق و ڕاهێنانەکانتان چڕەکەنەوە باسێکی ئەوشم بۆ بکە چۆن لەگەڵ خوێندنەکەتان گونجانوتانە ئێوە بە دڵنیام لەوەی کە خوێندکارن وایە قۆناغی چەنی من 11
زۆر باشە کاتە زۆر باش آخر بابزان باسێکیەوە بۆ بکە چۆن توانین تەبی گونجێنی ڕەنگە ئێستا هەندێک ئێمە دایک و باوک بڵێ مناڵەکانمان ناخینە ئەم بوارانەوە بووی ئاگایان زۆر لە خوێندنەکەیان بێت تۆ چۆن ئەم گونجاندنت کردو ئەم هاوسەنگیە دراگرتووە من سێ جارتوانیمە پلەی یەکەم بەدەست بێنم لەسەر ئاستی عێراق 3 ساڵ لەسەر یەک و پێش ئەوی کە پاڵەوانی تێک بکرێت ئێمە مامۆستاکەمان ینی هین پرۆگراممان بۆدا ئەنێت و مەشق ڕاهێنان دەست پێ دەکەین کە بە ماوەیەکی زۆر پێش ئەوە کە بەشداری دەکەین نەتیجەیەکی زۆر باشمان دەبێت و لە کاتی مەکتەبیشدا هەم کاتی مەکتەبەکە ینی بەردەوام ئەبم لە خوێندن و هەم تەمرینەکەش ینی چۆن بڵێ هینێک ڕ ئەگرین لێو بینێ و تەنانەت کە ئیشی ماڵەوەش دەست خۆش بێ مامۆستا زۆر جار ئێسەژی بینین لە دیمەنەکانە بێگومانەمە کڵاو چلوبەرجی تایبەت بەخۆی هەیە بۆی کە ئازاریان پێنەگا چۆن لە کاتی ڕاهێنانەکانە بە شێوازێک مامەڵە لەوانەیە ئێستا چۆن لاناڵێ دایک و باوک زۆر خەمی پێڵێم جۆرە ڕوبەڕووبوونەوەە ئازاری پێ بکە خوا نەخواستە شوێنێکی ئازێتی پێ بکە پشکێت تۆکو ڕاهێنەرێک چۆن مامەڵ لەگەڵم بابەتەکەی هەبتوانی هێزێکیشان پێبەخشی توانایشان بخەیتەگەڕ هەم بشتوانی ئازاریان پێنەگات ئێمە سەرتا بەنسبەت تەمرین و مەشق ڕاهێنانەکان ڕۆژانەمان ئێمە هەموو ئەجێزەی پێویستمان هەیە لە ناو قاعەکەمانە ئەو ئەجێزانە هەمووی تایکواندۆ خۆی یەکەم فۆکسخسۆتە سەر لاەنە سەلامەتیەکەیوە بۆیە هەم لە کڵاو هەڵم لە واقع و هەم لە کەساری دەست و هەموو شتەکان ئێمە لە قاعەیە هەمانە وەکوی چۆن لە ناو ساحەیە ئەیبەستن ئێمەش لە ناو قاعە لە کاتی مەشق ڕاهێنانەکانمانە ئەم یاریزانانە هەمووی ئەیبەستن و لەگەڵەوەشە ئەم یاریزانانە هەمووی یاریزانی پێشکەوتون ئێمە و یاریزانانە ئەخێنە ناو پاڵەوانتی و بتوڵەکانەوە کە زەمانێکی زۆر تێپەڕن و ئەچن ناو قوڵایی یاریەکەوە بەڵێ بۆی ئەزمونیان هەبێت و تاوەکو لە کاتی مەشق ڕاهێنانەکانە تووشی ئیسابۆ تووشی پێکان نەبن و لەگەڵەوەش هەموو ئەجیزەکانە بەستن و ئەم جادوای پەرە بە توانەکانی خوانەدەن ئیتر لە ڕووی تەکنیک لە ڕووی فکری لە ڕووی مستەوامانە ئەو کاتە لە فلتەرە درێن هەڵ سەنگاندرەگرێ ئەم جاتوانین بەشداری پاڵەتەکانیان پێ بکەین تاوەکوتوانن نەتیجەی باش بەدەست باشە مامۆستا ئارام چەندە گرنگە ئەم جۆرە وەرزشانە لە تەمەنێکی مناڵیە و مناڵ دەست پێ بکات ئەم دوو کچە جواناڵن ئێمە 8 ساڵە سەرقاڵی ئەم یاریین کەواتە ئەمە تا چەند پاڵپشتێکە بێت بۆ ئەمان بۆ ئەوی کە ئەوە کاگەنە تەمەنی ئەمان ببن بە یاریزانێکی زۆر پرۆفیشناڵ و باش بە دڵنیایەوە بێ زۆر لە تەمەنی مناڵیە ئەگەر هەر کەسێک بیەوە ئەتوانێت زووتر خۆی ببینێتمەندی کێ ئەبێ لەو مناڵایە هەبێت کە تۆ اینجا بتوانێت دووەریگری مامۆستا بە دڵنیاوە یەکەم شدەوە بێ لەش ڕێکی بێ باڵای بەرز بێ لەشی نەرم بێ ئەبێ گونجاو بێ کاتی تەرخان کرد بێ بۆ یاریە بە ئەنجا لەم زروفی ئێستاشە مناڵ زیاتر مەجای هەیە و ئەو مەجای هەیە کە بتوانێت پەرە بە توانەکانی خۆی بدات و لەگەڵەوە شاگەر هەر مناڵێک بێت تەمرین کات پەرە بە توانەکانی خۆی بە دڵنیا بە داهاتووی زۆر ڕۆشنتر و گەشتە دەبێتوانین داهاتوویەکی زۆر باشیە بێ و کۆم نمونانەی دادەلیا و دادەڤارین کە هەمانە سپاس بۆخوا ئەوان ئەوەی کە بتوانێت لە تەمەنی مناڵیەوە بتوانێت پەرە بە توانەکانی خۆی با دڵنیا بە داهاتووی زۆر باشترە بێ چونکە من خۆم یەکێکم لەو کەسانەی کە لە تەمەنی 9 ساڵی من دەستم کردەوە مەشق ڕاهێنان سپاس بۆخوا چەندین نازناوە چەندین ئەنجامی باشم بەدەستێناوە من لە خۆمەوە سەیرەکەم چونکە زۆر ئیسفادەیەکم لەو تەمەنی خۆم کردووە کە لە مناڵیەوە دەستم پێ کردووە ئەنجا تایکواندۆش بەجددی بۆ هەموو کەسێک ئەبێت بەڵام یەکێک بێت تەمەنی 30 ساڵ بێت بێت تەمرین بکات بەجددی ماسوولەکانی ڕەقە بێ ماسوولکەکانی تۆزە قورسە بێ ینی ماسوولکەی ڕەقە بێ بۆ کشتان و بۆ ڕاکێشانمانە تۆزەی ئاسترە باشە وارین لەگەڵ ئەوەی کە ئەزانی کە خێزان چەند پاڵپشتانە تا چەند خێزانەکە و هاانتەیە کە بەردەوامی لە مەرزشە و پێشمان بڵێ بەس بۆ کاتی بتوڵەکان ئێوە ڕاهێنانەکەن یاخۆ ئەم وەرزشش پێویستی بە ڕۆژانەی ڕاهێنان بکەیت وڵا خێزانەکەم سەرەتا خێزانەکەم زۆر پاڵپشتیمەکەن ئێمە دەستخۆشیان لێبێ سەرەتا خێزانەکەم زۆر پاڵپشتمێن باوکم زۆر لەگەڵمە بە تایبەت بۆ زۆربەی بتوڵەکان بۆ ڕێی دووریش لەگەڵمە یارمەتیمەیە بۆ شوێنی تەمرینەکانم ئەم گەێنن ماڵەوە قوربانم زۆر سپاس ینی زۆر لەگەڵ من هەمویان بۆ ڕاهێنان بۆ ڕاهێنانەکە ژۆڵا ڕۆژانە تەمرینەکەن هەفتەی 3 بۆ 4 ڕۆژ تەمرینەکەین مامۆساکەمان لەگەڵمانە کاتوشتەکانی بۆ ڕێخستن و لە تەمرینەکەش لەگەڵمان وارینگیان ئێوە پشتێنی ڕەشتان پێوەیە وەبزانام ڕەنگی تری شێوە نیە بەڵێ ئەم پشتێنە ڕەشە مانای چییە؟ پشتێنی ڕەش کۆتا پشتێنەکە وەری ئەگریت لە تایکواندۆیە دوای ئەو هەموو ڕاهێنان و ئیتر ئەگەر شایستەی بی مامۆساکە و بۆت ئەبەستێ من پشتێن ڕەشی دوودانم دوودانی نێودەوڵەتی
ئەویش هی مامەساکەمانی ئاواتە خوازووی کە ئاوا پشتێنی ڕەش بەستی ئەرەوەڵا زۆر مامۆستا ئارام لە سەرەتاوە چ ڕەنگێکە پشتێنەکان بۆ سەرەتا پشتێنی سپیە ئەی چۆن ئاوپلەکانیان بەرز خۆی ئێمە کلاسمان هەیە سەرەتا کلاسەکان سێمانگ ئەڕاتە پێشەوە هەر مناڵێ هەر یاریزانە بێت سێ مانگە بێ تەمرین کە مەشق ڕانام کە لە دوای اختیبارێک دواتە ئیمتیحانەکە ئەگەر دەرچوو دوای پشتێنی زەردی پێدرێت دواتر سەوزی تر بەم مەرحەلانەوەتە بە تقریباً بە ساڵ نوێ گاتە پشتیان ڕەش کە مستەوای پشتیان ڕەش هەیە بۆ ئەمە ئەبێ بۆی بکەینە پشتیان ڕەشی نێودەوڵەتی واتە پێ کۆنتاکتمان هەبێ بەسەر بە ئیتیحادی عالەمیەوە واتە ئێستا ئەم پشتێنی ڕەشی دوودانە پێم وایە ئێستا فەوقە زەمانەکەشی بەسەر چۆبێ بۆی تاقدیمکەمەوە بۆ سێدان ئەبێ اختیبار بکات ئەم پشتیان ڕەشە لەسەر ئاستی هەموو عالەم باوەڕ پێکراواتە بچێتە هەر وڵاتێک بەڵێ ئەویشمان وایە بڕوانامەی نێودەوڵەتی پێدرێ و دواتر ئەمیش مەرحەلاتی خۆی هەیە بۆ نمونەگە بوویتە پشتیان ڕەشی یەکدان دوای ساڵی کە بە بەردەوام بوون لە تەمرینکردن ئەبێ ببیتە اختیبارەکەی تۆ بێ دەرچی ببیتە دوودان ئەگەر بوویتە دوودان دوای 2 ساڵی تر سێدان دوای 3 ساڵی تر وەرحاڵەتە هەتا خۆی هەتا دەی هەیە بەڵام خۆی یەکسەرەتی بەنەوە هەتا نوێیە ئەگەر یەکە بۆ نەخوا سەبابڵن وەفات کە دەدانەکەی وەک ڕێزلێ ناکەنە پێ بەخشن باشە لیا گیان بینە لای تۆ لەگەڵەوەی کە ئێوە بوونەتە یەکەم لەم باڵانتەیە چەند جار ڕوبەڕوو بوویتەوەی چەند یاری و ئەنجامە منیش لە کۆی چوار یاری توانیم پلێ یەکەم بەدەست بێنم وەرکابارەکانیشمان هەمووی بەخۆت بوون و من وەک خۆم بەر عەرەب کەوتم بەر فارس و بەر کوردیش کەوتم و یاریەکانیش یەک لە یەک بەخواتر بوو زۆر باشە لە کامیانە زۆرترە بابزین لەگە ڤارینا ڕوبەڕوویەک بوونەتەوە لە کاتی ڕای مامۆستا وەڵا بە تاکید زۆر ئەگەر بڵم زۆر بەیەکەوە یاریانەکەم بۆ لەبەروی هەم لیا ئیسفادە لە باڵای ئەم کاتچکا ئەو یاریزانانەیە کە لە ناو بتوڵەیە بەرێکوێ ڕەنگە توڵی زیاتر بێ باڵن باڵای بەرزتر بێ بۆی ئەم ئیسفادەی لێ بکات باشە و هەم ڤارینش بۆی ئیسفادە لە تەکنیک و جوڵەکانی لیا بکات یعنی هەردووکان لەم کاتانەیە نەک یاریزانی تریشمانێ بەرامبەر بە یەکتر یاریان پێەکەین بۆ لەبەری ئیسفادە لە توانە و ئەزمموی یەکتری وەربگرن ئەمە زۆر کارێکی باشە کە ئەزممونێکە بێ بۆ داهاتووە زۆر باشە مامۆستاوەڵام من هەر لە پشتیان ئامامەتەوە هەنێ ڕەنگی پشتێن هەیە سوور و ڕەش تێکەڵ ئەویان چییە؟ سوور و ڕەش بۆ تەمەنی 14 ساڵ بە خوارەوەیە یعنی بۆ منێکێک کە بێتە پشتیان ڕەش ئەبێ متەقەدیمین بێتە تەمەنی لەسەر 15 ساڵ بێت باشە ئەنجا پشتیان ڕەشەکەی پێدرێ بەڵام هەندێک مناڵ هەیە بۆ منە زووتر ئەو مەرحەلەیە ئەبڕێ ئەگاتە پشتیان ڕەشی با بڵێن یەکدان باشە بەڵام لەو حاڵەتە بە پوم تۆمارەکرێەوە تا سوور و ڕەش ئەمە هەتا تەمەنەکەی ئەگونجێت ئەگاتە 15 ساڵ و 16 ساڵ کە گەشتە ئەوە ئێستا بۆ من یەکێک 14 ساڵ بێتە پومی یەکدان باشە کە چووە 15 و 16 اختیباری کرد بۆ دوودان پومەکە گۆڕێ بە دان لە هەمان کاتەشا ژمارەکەی بێت بە دوودان یعنی پشتیان ڕەشی دوودان ئێمە بین پشتێنێکمانەیە تێمام ساڵوانە بەکەڵک نەما ناخۆی تایکواندۆ بە هەموو تەمەنەکە یعنی ڕەنگە کە مناڵم بەکەڵکنا ڕەنگە بۆ پاڵانتەکان تۆزە قورس بێ بۆ ئێوە بەڵام ئەتوانیت تۆ لە هەموو تایکواندۆ لە هەموو ڕوویەکەوە گرنگیەدا بە بەرامبەرەکە یان بە تەمەەن بێ بە مناڵ بێ بە هەرچێک بێت ئەتوانی بۆ نە توانانی لایانی تر پومسامان هەیە کیکپامان هێشکاندن ئەنجا زۆر شتی ترمان هەیە کە توانانی تۆ گرنگی پێ بدەیت باشە ئەتوانی بێت پەرە بە توانەکانی خۆت بدەیت بەنسبەت پشتیانەکانیش ئێمە ئیتیحادی سلێمانی اختیبارەکات پشتێنی ملەوەنەکان لە سلێمانە ئیتیحادێکمان هەیە ئیتیحادی تایکواندۆی سلێمانی لەژێر چاودێری لیژنەوەی ئۆلمپی سلێمانیە لەخی سلێمانی سپاس بۆخوا ئێستا زۆر هاوکارە زۆر یارمەتی تایکواندۆکارانە دایتر هەر لە پشتێنەوە تا پاڵانتەکان ئێمە لێرەوە دەستخۆشییان لێ یەکەین بەڕاستی دڵسۆزی خۆیان سەلماندووە ئێمە هەچ شتێکمان هەبێت ئەوان بە تەواتی هاوکارمانە بەنسبەت اختیبارەکان شێمە کە یاریزانەکانمان اختیبارەکەن ئەوان بڕوانامەی باڕپێکراو لەلایەن ئیتیحادەکان و لیژنە ئۆلمپیەوە ئەمانێت باشە لیا یان باسێکیەوە بۆ بکە بۆ منە لە پاڵەوانێتیەکان یاخود بەگشتی لەم یاریەیە چ شتێک بە فاوڵدا ئەندێت بۆ نمونە نابێت لە چ شوێنێکی کەسی بەرامبەرت بی لە تایکواندۆدا بۆ ناگرتنی بەرامبەر یان لەدان لە بەشی خوارەوە قاچ و ئەوانە بە فاڵ حساب دەکرێت باشە ئەم فاڵانە ناکەیتەوە نیە یاریەکانە
من وەک خۆشم ماڵەوەم زۆر هاوکارم لەم پاڵانتە پلی یەکەم بەدەستێنا ماڵەوە هەر هەمووی هاتبوون و براگەورەکەشم و دایکیشم زۆر هاوکارمن لێرە زۆر سپاسانەکەم کە 8 ساڵە لەگەڵم بوون و هیلاک بوون لەگەڵ ما و کە وەک کچێک هەموو هەفتەی 3-4 جا منیان بردووە بۆ تەمرین. زۆر باشە بارینجان لەگەڵەوەی کە ئەم وەرزشە و دەرەنجامی زۆر باش و ئەنجامی باش تایناوەتۆ تا چەند یارمەتیایی بووی کە لە خوێندنەکەشدا سەرکەوتوبی؟ زۆر ئەمە یارمەتیە یاوم ینی چکە کە پلەیەکی یەکەین بەدەستێنی یان هەر پلەیەکی تر بەدەستێنی سەرکەوتووەبی هاوڕەکانی زۆر لەگەڵ تابن ئەوەش پاڵپشتێکە بۆ ئەوەی کە هەڵبیتەوە بۆ پاڵەوانێتی تر و بتوڵی تر. زۆر باشە دەستان خۆش بێت هیوای سەرکەوتندا بۆ خوازیین هەمیشە و تومانە لە ڕێگەی ڕاهێنەرەکەتانە و مامۆساکانتانەوە خێزانەکانتانەوە ئەوانە هاندەرێکی باشن بۆ ئێوە چاوەڕێی نەچیچە و دەرەنجامی باشتر لە دەروی عراقیشتان خۆم جوڵانە لە دەرەوە بەکار نایەنن ئەمە لە پاڵەوانێتەکانەیە لە دەرەوە کەس نایە لەگەڵ کاون بە تاکید ئێمە یەکەم شتمان ئەوەیە کە بۆ فێرخوازە ئەڵێن ئەم جوڵانە نابێت لە هیچ شوێنە بەکار بێنن چکە بەجددی ئەوە دوورە لە وەرزشەوانێکی تەندروست و باش چونکە وەرزشەوانەیە کە ئەو یاری ئەو شتەی کە وەریەگرێت لە مامۆساکەی هەم بە لە پاڵەتەکانە بەنجامکێنێ هەم لە قاعەکەی خۆیان بەکاربێن نەک بۆ خوانە خواسە لە دەرەوە بۆ شتێکی تر بەکار تۆزە حەز لە شەڕیش بە اینجا وڵای بەدڵنیایە خۆی ئەوانە ئینێرجی ئەدات یعنی بێ حەزێکە ئەوەی پاڵنەرە بۆت یعنی کە بچیتە ئەو بوارە. دەستان خۆش بێ سپاس بۆ ئامادەبوونتان دەستان خۆش بێ مادوو نەبن هیوادارین لە هەموو پاڵەوانێتیە نێودەوڵەتەکانی شاکە بەشداریەکەم بە پلەی باشە بگەڕێنەوە دەستی تۆش خۆش بە مامۆستاگیان مادوو نەبن دەستان خۆش بێ. بەڵێ خۆشەویستان